لا كرنفالي قوتابخانەی لیدەر سینا حکومی لە هەڵەبجە جیالەوەی کە کۆمەڵێکی زۆر خواردن و خواردنەوە پێشکەش بە میوانەکان دەکرێت و منداڵەکان یان خود خوێندکارەکان دەیفرۆشن. دوو خوێندکار براندێکی تایبەت بە خواردنەوەی خۆیانیان دروست کردووە و ئەمڕۆ لێرە نمایشی دەکەن و دەیفرۆشن. من دەچمە لای ئەو دوو خوێندکارە ئەحمەد و ئاری. ئاسڵاوتان لێبێ و باسێکی خواردنەوەکەتانمان بۆ بکەن چیە و لە چی پێگان. سەرەتا بەخێراتنی کەماکەتەم دادەگیان وەڵای وەکو براندێکی لیدەرز ئەم ساڵ لە چوارەم فستیڤالی دەرزە سێ جۆری گوڵمان پێشکەش کردووە بە هاوڵاتیان و کریارەکانمان. سێجا گوڵەکە گوڵە حاجیاڵە یاخود گوڵە فەقێ یاخود گوڵە حاجی، ئەمەشیان گوڵی هەزبێلێ و ئەمەشیان گوڵی محەمەدیە کە لە ڕووی تەندروستی لە ڕووی ئاوریە سوودێکی یەکجار زۆریانێ. لەکوێ هێناوتانە و کۆتان کردوتەوە؟ وەڵا ئێمە لە دەوروبەری خەرپانی و شارەزور و نەوڕۆڵی گوڵەکانمان بەدەستی خۆمان لە سروشتێکی جوانی کوردستاندا لێکەندوتەوە و هێنامانە پێشکەشمان کردو لێ. هاوڕێن بە یەکەوە خزمیشن؟ بەڵێ پورزا و خاڵۆزە. تۆ باسی شێوازی ئامادەکردنەکەی بۆ بکە لەگەڵ نرخەکەیە. شێوازی ئامادەکردنەکەی تورەکەیە کە زۆر گەورەش زۆر بچووکیش نییە، ئەگرێتە ناو قۆرێک ئاوی گەرمە ئاوا ئاخورێ وەکو چای ئاساییە خوڕێ. نرخەکەشی بچووکەکانی 1000 دینار گەورەکان 2000. بەس ئەمڕۆ ئەیفرۆشن یاستانیە بیکەنە براندێکی تایبەت بە خۆتان؟ وەڵای ئەمڕۆ لێرە ئەیفرۆشین ئینشاءڵڵا لە دادوشایکەن بێت براندێک خەڵک پێشوازی لێ کردی ترەی خەنە بازاڕەوە؟ ئەرەڵا زۆر